ناوی ئێمەشەوە کوستافی پارێزگا بە خێراتنی برایی بەڕێز میستەر پارگیۆنگ کە قۆنسڵی گشتی کۆریای جنوبیە هاتووە بۆ سەردانی پارێزگا و دیارە وڵاتی کۆریا دۆستایەتی لەگەڵ شاری هەڵەبجە لەگەڵ کەسوکاری کیمیابارانی هەڵەبجە هەیە بەوە هاتووە پرۆژەیەکی گەورە کە بریتێ لە پرۆژەیەکی پەروەردەیی کە لە باخچەی ساوایان بۆ قوتابخانەی سەرەتایی بۆ ناوەندی و دواناوەندی واتەلەیەکی سەرەتاییەوە بۆ 6 دوای ئەوەش لە 7ەوە بۆ 12 و باخچەی ساوایانشی تایە ئەم پرۆژەیەکی گەورەیە هیوادانی بتوانین لە مانگە پێش کۆتایی سەری مانگواتە پێش 28 دوو بیکەینەوە بە تەواوی هیچیشی وای نەماوە ئێستا سەردانی ئەو شوێنە ئەەکەین پێی خۆش بوو سەردانێکمان بکەوە پێی خۆش بوو بۆ شانزەی سێ هاوخەممان بێشکە ئەم شانزەی سێ لێرە نابێت دەڕوا کاری دیبلۆماسی خۆی کۆتایی پێدێنێ و کەسی چیکە دێتە جێی و پێی خۆش بوو سەردانی ئەو بەرهەمە کە بەرهەمی کۆریا و حکوومەتی هەرێمی کوردستان و با بڵین دەسەڵاتی تەنفیزیە لەم شارە ببینێ بۆی بزانێ ئەو کاری کردویانە چۆنە ئێمە سوپاسگوزاری وەکو هەڵەبجە و دام و دەستگای حکومی پارێزگای هەڵەبجە و سوپاسگوزاریش ئەبین کە دوای خۆی ئەو برادەرەی یا ئەو کاکەی یا ئەو میستەرەی دێتە جێگەی ئەم تەوسیەی هەڵەبجەیەکانی پێڕابگەێنێ کەوتی پەیمانیدا پێڕاگەێنم دەستی خێری وڵاتی کۆریا لە هەڵەبجە بەردەوام و بەردەوام بێ سوپاس بۆ ئێوە و سوپاس بۆ بەڕێزیشیان کە ئەمڕۆ لەم جەلسە سەحافیە لەگەڵمانە ئامادە بکرێت. Today I have visited Halabja Governorate. ئەمڕۆ سەردانی پارێزگای هەڵەبجەم کرد بۆ ئەوەی چاوم بە بەڕێز پارێزگار بکەوێت و بۆ باسکردنی ئەو خوێندنگەی کۆریای باشوور سەرپەرشتی دەکات. ئەم خوێندنگەیە لە مانگی داهاتوودا تەواو دەبێت. ئاهەنگیکردنەوەی خوێندنگەکە دەگێڕین. هیوادارم ئەم خوێندنگەیە ببێتە یەکێک لە باشترین خوێندنگەکان لە هەرێمی کوردستان و درێژە بە دۆستایەتی و پەیوەندی لە نێوان کۆریا و کوردستان بدەین بە تایبەت لەگەڵ هەڵەبجە و هاوڵاتیانی. Symbol of the good and friendly relations between Korea and Kurdistan, and especially the Halabja and its people.